سڵاوتان لێبێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە ئەم جارەش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێش لەگەڵتانین تا کۆتایی بینەرمان بن. با کۆکردنەوەی فیلتەری جگەرە مەترسیەکانی جگەرەکێشان پیشان دەدات. دانیشتوانی چەند گوندێکی ئامێدی بۆ هێنانەوەی بەرووبوومەکانیان ڕووبارێک بە چوب دەبڕن. مامۆستایەک گۆڕەپانی قوتابخانەی بۆ وەرزشکردنی قوتابیان نەخشاندووە. کۆمەڵێک پێشمەرگەی خۆبەخش کە لە شەڕی داعشتیشدا بەشداریان کردو و ئێستاش لە ئەرکی پێشمەرگایەتیدا بەردەوامن با هونەرەکەی خۆیان ویستویانە لە ڕێگەی دروستکردنی فیلمێکەوە پەیامێکی گرنگ بە دەرەوەی کوردستان و بە خەڵکی کوردستانیش بگەێنن. ئەویش بەشداریکردنی قارەمانانەی هێزی پێشمەرگایە لە سەنگەرەکانی بەرگری لە خاکی کوردستانە. بەیەکەوە بەشێک لە هونەری ئەو پێشمەرگانە دەبینین کە جگە لە بەشداریکردنیان لەو فیلمە ئێستاش لە بەرگریکردن لە خاکی کوردستان بەردەوامن. ئاگات لە خۆدە بخوا هەتا بەیانی کە زەڕستێکم بۆ دێ تەلەفۆن لە بسەر من دڵم ڕای ئەچەڵێک ئاوادان بێت کوڕی من و کوڕێکی گە دەبێت شەهید بێ بە بەلاش کوردستان ڕزگار نابێ خوای کوردستان و هاتی گەورەی خۆت من ئەوە چەند ساڵە دو ساڵە خەریکی ئەو فیلمەمە باس لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکا دەرینەرەکە خۆمم بیرۆکێک لە بۆم هات تەمەشام کرد لە 2014ەوە داعش هات عێراقی داگیر کرد چۆن هەلستە تەعدای لە خەڵکێکی کرد لە مناڵ لە ئافرەت لە پیاو لە شێت لە هەموو یعنی دەولەتێکی داعش بوو تیرۆر بوو هات داگیری عێراقی کرد پاشان لە 2014ەوە هات شەڕی لەگەڵ کوردستان کرد. کوردستان پێشمەرگە توانای خۆی پیشاندە لە بۆ عالەمەکی خەڵکێکی چۆن توانێ خۆی پیشاندە و بەرگری لە خۆی دەکا لە کورد و کوردستان دەکا. بیرۆکێک لە بۆ مات هەلستان بە دروستکردنی ئەم فلیمە بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستانە. ئەوانە تقریبان زیاتر لە 400-500 کەس زیاترن پێشمەرگانە ئافرەتیش تێدایە 12 ئافرەتیش ئەوەی ڕۆلی خۆیان هەیە بەشداریان کردە بەڕاستی و پێشمەرگا هەلستان خۆبەخشانە بەشداریان کرد بۆ ئەو فیلمەی تەنها ئەو فیلمەیە پیشاندانی هێزی پێشمەرگەیە لە بۆ خەڵکێکی دنیایەکی جیهانێکی و پێشمەرگە چۆن توانای خۆی پیشاندا لە بۆ دنیایەکی بەرگری لە خۆی کرد. ئەوجا ئەو ئەکتەرانە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم خۆبەخشانە بەشداریان کردیە. ئەوەی کابینیمان بەرهەمیەر کۆماندووبوونەکانی و پێشمەرگە خۆبەخشانە بوو لە ڕێگەی فیلمێکەوە کە پەیامێکی گرنگ بە دنیا بگەێنن ئەویش قارەمانەتی هێزی پێشمەرگەیە. ئەوان دەڵێن ئەگەر پێشمەرگە لە سەنگەرەکان بە خوێن بەرگری لە خاکی کوردستان دەکات لە ڕێگەی هونەرەکەشیەوە توانێت پەیامێکی گرنگتر بە دنیا بگەێنێت. هاوڵاتێکی شاری سلێمانی بە ناوی گۆران دڵشاد بمبەستی هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە زیانەکانی جگەرە لە پارکی ئازادی سلێمانی 10,000 فیلتەری جگەرەی کۆکردوتەوە و تابلۆیکی دروست کردووە بەمبەستی پیشاندانی زیانەکانی جگەرە لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها پیسبوونی ژینگە هەروەها ئەشێوێت کە کاریگەریەکانی ئەو جگەرە کێشانە لەسەر ئابووری تاکو کۆمەلگا لەو ڕێگەوە نیشان بدات. من گۆران دڵشاد ناسراوان بە گۆرانی نەرگس چالاکوانی مەدەنی و چالاکوانی ژینگەیم
دروستکردنی ئەم تابلۆیەم لە هەڵمەتی لە سۆنگەی بە پرسیارەتیم بۆ ژینگە هەستان بە ڕاگەاندنی هەڵمەتی کۆکردنەوەی 10,000 فلتەری جگەرە ماوەی 6 ساعات و نیم پێچوە تاکو فلتەرە جگەرەکانم کۆکردەوە بۆ دروستکردنی تابلۆکەش چەند کاتژمێرێکم پێچووە تا تابلۆکەم دروست کردووە ئێمە سەرنجمان دابێ و کەسانی کە جگەرە ئاکێشن بەسیتریشت کە ئەیکەن ئاسانتیشت بە پەلەپیتکەیەک فلتەری جگەرەکانیان فڕێ ئەیەن اینجا من هەستام تاکو وێنایەکی ئەوە پیشامەکەمە لە بچووکترین شتەمانەیە ژنگەی خۆمان پیس ئەەکەین ئەم فلتەرانم کۆ کردو ئەم تابلۆم لێ دروست کردووە ئەم تابلۆی بۆ ئەوی وێنای ئەوە نیشانبا یەک بۆ پیسبوونی ژنگە دوو لە ڕوو تەندروستیەکە ئەوانە کاریگەری جگەرە چیە لەسەر مرۆڤ خۆم خریجی پەیمانگای تەکنیکی کەلار بەشی دروستی ئاژەڵ بەشی دروستی ئاژەڵم تەواو کردووە بەڵام سەر لەبەری ئەو خوێندنەی کە من چەند ساڵە هەوڵم بۆ یاوەتەواوم کردووە وەکو هەموو دەرچۆکانی تری ئەم کوردستانە چارنووسمان نادیار بۆ هەتایاسان بۆ خۆم من فەرمانبەری گرێبەسم لە سەرۆکاتی شارەوانی لە بەشی خزمەتگوزاریم بەو ناوەی کە لەناو خۆمانە بەربڵاوە پێڵێن پاکەوان یاخود کەناس من بە شانازیەوانێ ئێسا ئەو کارە ئەەکەم بەڵام ئەم دێ لەناو سەرۆکاتی شارەوانیە وەکو کرێکار لەگەڵ لە بەشی هونەریە داوامەکەم بێگومان وەکۆم و پیشێکتم شانازی بە ئیشەکەمەوەکەم لە بەرەوەی بژێوی ژیانمی لەسەرە و ئیشێکی شانازی سەبەرزیە ئەو وێنەیەکی ئێمە دیاریمان کردووە و فلتەرە جگارەکانمان لەسەر دروست کردووە هەستان بە دروستکردنی وێنەی سی مرۆڤ تاکۆ ئەوە نیشان بدەین کە زیانی جگەرە کاریگەریترین سەرەکیترین ئەندامی ئینسان کە زەرەری پێ ئەگاوی لە جگەرەکەشانە سیە کە چەندین نەخۆشی تووشی مرۆڤەکە ئێمە ویستمان ئەو وێنەی نیشان بین کە نەماویستەوە وەکو دروشمێک یان وەکو قسەیەک لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاوی بکەینەوەی کە بڵێن زیانەکانی جگەرە تەنها ئەمن و ئەمە کێشەکانێتی ویستمانە بە وێنایەکی بە شێوەیەکی چۆنەڵی پراکتیکی ئیشەکە بخەینە ڕوو بۆ ئەو کەسانی کە وێنەکە ئەبین و جارێکی تر بیان ئەو کەسانی کە جگەرەکێشن و لەسەر جگەرەکێشان بەردەوامن. لە گوندی هاریکا شێخانی سەر بە دێرەلووک لە سنووری قەزای ئامەدی چەندین ساڵە هاوڵاتیان بۆ پەڕینەوە لە ڕووباری ناوچەکەی خۆیان لە ڕێگەی چووپی تایە ئۆتۆمبیلەکانەوە دەپەڕنەوە ئەوان بۆ ڕز و بێستانەکانی خۆیان کە دەچن بۆ هێنانەوەی بەرهەمە کشت و کاڵەکانیشیان لەو چوپانە کەڵکوەرە دەگرن هەرچەندە مەترسی زۆریشی لەسرە بەڵام زۆر جار گەشتیارانیش لە ڕێگەی چوپەکانەوە دەپەڕنەوە بۆ ئەو بەری ڕووبارەکە و چێژێکی تایبەتی لێوەردەگرن. آنی بگیر راسته. آسان. سر دو جوانه. جنس سر دو جوانه. دلوک پشت پا پامشته تو همه چهار بیت بس. همدرین. بگیران دلنی تو بچه بیاسینگی. کیشه. بله وکی دیار امیل السرچوبه کی کو اف چوبه ریکا هاتنو چونا دهان گندن دور ازباره کو دیار ام بتناف برا دور ازباره و دور دشتازه دا کو دور ازباره یکیشوان دورن هر دولمندن چاندن ال دور آمدیت کویتن کو کویتن روش حالات وی دوره اف دوره حتی نهش لای حکومت هرما کردستان و چی گرینگی کا واسه نه هات یدان حتی نو که بتن درکن یان جدو پرن در بازبونت کوینه اد و ناف برا دیر لوکی و دور ازباره و شلازه و دور ازباره دا
کو 11 گوندن هر برکتی کو جهه که هر باشه چاندنه جهه که هر باشه بو گشت و گذاره اتکفنه اتناف دوردا و حتی نهجی ید بگیرینگی دانن و اوه ریکا هنو چونه و کو ریکا که هر مدرسیه اگر آفجی بلند ببیتن همه افریقا جنامینیتن مدرسی هر که چند هبیتن ادی جان تراوستن دما آفجی بلند بیتن جداش وی اکی کو اوه دورکا چاندنه همان دم دا دورکا گلکا باشا گشت و گذاری کو گشتیارن گلکین مزن حتی باشور عراقشی قصد وی دوریت کن ناو شیران کی کو تنه وی دوره و ناو سیرانگه ها بیاوی سیرانگه ها خرابینه و سروکانیه و همان دم داجیش بلی کو اوه بیار ریکه که بود دروازبون آوان گشتیارا هم ریکه که بود دروازبون آوان خلکی یکود ویتن بین ماسیا اجوی پروژه ماسیا یکو گنجه کی بخو دانای ورخ آوه بیت ریکه بود دروازبون خلکی جی کو بین بچن اتناوا وی پروژه دا بخو ماسیا بکرن و ببیتن درآمد بوجیانا وی گنجی و دهانه دیترت وکی وی با دروشمی با ورزش بکەینە بەشێک لە ژیانمان مامۆستایەکی وەرزشی لە قوتابخانەیەکی قەزای شارەزور هەموو گۆڕەپانی قوتابخانەکەی بە بۆیە نەخشاندووە وەکو کاراسانیەک بۆ قوتابیەکانی لە کاتی وەرزشکردندا هەروەها وەکو جۆرێک لە هاندان بۆی کە بەردەوام بن لە وەرزشکردن هەروەها مامۆستایە شوێن پێی قوتابیەکانیشی دیاری کردووە بۆی کە لە کاتێکی کەمدا زۆرترین سوود لە وەرزشکردن ببینن. دیارم بۆ ماوەی 4 ساڵە لە مەکتەبە خزمەتەکەم وانەیە وەرزش جوانێکی خۆشە بەلای خوێندکارەکانەوە زۆر گرنگی پێدێنە قوتابخانەی ئێمەیە و هەم مامۆستاکەی و هەم مامۆستاکانی تیژ هاوکارین بۆ وانەکە و بەڕێوەبەریش مامۆستانوری زۆر سپاسێکم زۆر هاوکاری مەکا لە جێبەجێکردنی ئەرکەکانمە. زیاتر ئێمە گرنگی بارە بچووکان دێن لە بەروی مناڵن هەروەها جوڵە لە بەروی مناڵ تەمەنێکی بچووکایە 1 تا 6 جوڵە سەریەکانە پێەکەین هەروەها یارە کتوپڕەکان یاری بچووک ساڵانی ڕابردوو بەس هێڵی گۆڵمان نەکێشا ناو ساحەکەمان نەکێشاوتەوە بەس ئەم ساڵ بیرم لەوە کردەوە کە ئێمە پێویست نەکات شەمان تەلەبەکان بگرین و یەکەیەکە ریزیان بکەین هاتین بە ئەشیعە شوێنپێی تەلەبەکانمان هەڵگرت دوای ئەوەش بە بۆیاخ لەسەر چمەتۆگە نەخشانمان بۆ ئەوەی بە شێوەزێکی جوان لە ڕۆژ هێڵکردنی ئاڵا بۆ ئەستن خوێندکارەکان دیمەنێکی جوان بە ساحەکە بدە. بەڵێ ئەو شوێنەی کە دروستمان کردو یارمەتیی زۆرمانداوە کاتێکی زۆرمان بووە گەڕێنەوە چونکە ئێمە بەردەوام خوێندکارەکان لە جوڵەیان جوڵی کتوپڕان پێەکەین دوورکەوتنەوە لە سەحاکە دوای هاتنەوە بۆ شوێنی خۆیان ئەمە یارمەتیماندا کە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک تەلەبەکان شوێنی خۆیان بزانن و بە پێی باڵا پێشێکری نەکەون ئەوانەی کە بەرزن لە دواون ئەوانیش کە باڵیان کورترە لە پێشوان ئەمە زۆر یارمەتیمانەدا.
گۆڕەپانی قوتابخانەکەمان ڕزاندەوە بەم هێڵکاریانە و شوێنی پێی قوتابیەکان ئەمە یارمەتیی زۆرمانەدا و کاتێکی زۆرمان بووە گەڕێنێتەوە وای لێەکە قوتابەکان بە شێوەیەکی ڕێکوپێک لە ڕۆژانی شەمان کە ئاڵای پیرۆزی کورسان هەڵەکەین بە شێوەیەکی جوان ڕێکوپێک بوەستن هەموو پۆلەکان شوێنی خۆیان ئەزان لەکوێ بوەستن و یارمەتیمانەدا کە قوتابیە باڵا کورتەکان نەکەونە دوای باڵە بەرزەکانەوە یعنی بکەونە بەردەمیان بۆی هەموو شتێکی ناو ساحەکە بینن لە کاتی قسەکردنی بەڕێوەبەرە و هەروەها مامۆستاکان. ساڵانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو پارێزگای ورمێ و سنا ترەیەکی زۆر بەرهەم دەهێنرێت کە ئەم ترەیە زۆر لە پێداویستەکانی خەڵکی ڕۆژهەڵات و ئەو دوو پارێزگایە زۆرتریشە هەر بۆیە بەشێک لەو ترەیە هەناردەی دەرەوە دەکرێت بەشێکیشی هەر لە ماڵەکان و لەسەر زەویەکان دەکرێنە مێوەش بە شێوازێکی کۆن و تایبەت جا هەر لە سەرەتای وەرزی پاییزیشەوە خەڵکێکی زۆر خەریکی دروستکردنی مێوژن بە تایبەتی ژنان و ئەو بەرهەمە خۆماڵیەش خواستێکی زۆری لەسەر. ئاورمان کردوتەوە مەنجەڵ ماسەر خستووە خۆڵا سێ ڕۆژە خستومەتە ناو تۆمی و ئاوم تێ کردووە و زرنگاوەتەوە و ئیستێ هاتوون کردومەتە مەنجەڵەکەی و سەر ئاگرەکەم خستووە و ترێکەمان لێ کردوێتەوە مەلحەلە مەلحەلە تێک هەڵە کێشین و ترێ سەرقوڵکە ترێ سپی ترێ خۆشناو ئەیکەن بە مێوژ و کشمیش ئەوەڵی پاییزە ترێ سپی زوو پێگە ئیسێ مێوژی ترێسپی دروست دەکەین هەتا وەختە ترێ ڕەش پێگە کە ترێ ڕەشیش پێگەیی ئەو وەختە هی ترێ ڕەشی دروست دەکەین. ئەمن مێوژەکەم مێوژی تایبەتیە بە خۆڵاو دروست یەکەم خۆڵاوەکەی بۆ کوڵێنم و دروست یەکەم و فقط بە دەرمان دروستی ناکەم بە دەرمان ئیلەدارە ئەمە خۆڵاوەکە بێ ئیلەتە و مێوژی خۆماڵیە. لە ڕابردوودا بۆ هەڵگرتنی بەرهەم و بەروومە خۆماڵیەکان شتێک بە ناوی کۆگای ساردکەرەوە نەبووە بۆیە هاوڵاتیان بە شێوازی جۆراوجۆر هەڵیانداوە بەرهەمەکانیان تازستان ڕابگرن ئێستاش بەشێک لە جوتیاران و گوندنشینەکانی هەرێمی کوردستان بەرهەمەکانی خۆیان هەر بە شێوازی کۆن دەپارێزن یەکێک لەو بەرهەمانەش هەنارە کە تایبەتمەندێکی خۆی هەیە ئەوان هەنار بە شێوازێکی کۆن لە ژێر پوشەکاندا هەڵدەگرن کە دەتوانن لە زستانیشتا بەکاری بێنن ئەمەش هەم بەرهەمێکی خۆماڵی جوانە خاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە هەم لە ڕووی داهاتیشەوە یارمەتیان دەدات. هەموو کەس وەستانیە لە هەموو ئیشەکان گوێلێ ئیوە هەیە گوێلێ زۆر بە جوانی لێ ئەکاتەوە هەنارەی کە لێی کردەوە بە مەقەسی مێوڕی لێلی ئەکاتەوە زۆر بە جوانی لە ناو سندوقەکەشی دائەنێت گوێلێ کە بردیەوەش هەر بە هەمان شێوە هەر بە خۆشی دەستەداتی سوێنی لێ کردێتە ئەوە بەسپایی دائەنێت لەو شوێنێ گوێلێ دا هەیە ئەناو چڕوێنێت هەیە ئەناو بەڵمێنێت هەیە ئەناو لایلۆنێنێت و دایەنێت سندوق یعنی دانە بەڵام هیچ وەچی گەڵایەکەی نییە
ئەگەر لە دەرێشی دانەی زۆر بە جوان چینی دانێ و چڵوێ لەسەدان چینێکی کرێسەدان چڵوێ لەسەر دانەوە لەسەرێشی دوو ئامێزە چڵیانی سەر دانەی بخۆت لایلۆنەکەی بەسەر دادە و لەیگەڕێ حتا نەورۆزی ئەتۆ حنات لێ خەلاص نابی لە حەش شوێنێکی گەرم بی ڕاست ئەرزی هەر 20 ڕۆژ خۆ ناگری پار زۆر خەڵک وای لە هەندێرانە لە زۆریان دانا کارتۆنیان دانا هەر ئیسپادەی لێنەکە ڕاززی هەر مقاومەی نەبوو ساڵانە خەڵک تەجروبەی زیاتری وەرەگری لە هەنارێ ئێستا پا ئەو ساڵێکی کەس ئەکارتۆنی دادانانێ بچی لە زۆری دانێت و لەبەرە کارتۆن گەرمە هەر لە خۆ گەرمە ئەچوبچی لە زۆرێکی دانێ باقڵ چی لێدێ وە نەبوو یعنی هەر بە کەڵک نەیە هەنار ئیلا دەبی لە شوێنەکەی ساردبی لە ساردبی زۆر باشە بەڵام ساردەکەش بەو شێوەی نە سەیاقەبی لێکی هەڵتەچینی شوێنەکەی وابی لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.